قەزای ڕواندز لە سنووری ئیدارەی سۆران. ڕواندز زیاتر لە 100 ساڵە بووە بە قەزا. پێشووتریش پایتەختی میرنشینی سۆران بووە. هەمیشە ناوێکی زیندوو لە ڕووی کەلتور و ڕۆشنبیری و هونەری. بەڵام ئێستا دانیشتوانەکەی پێیان وایە لەلایەن حکوومەتی هەرێم تەواو پشتگوێ خراون و گرنگیان پێنادرێت. بەشی زۆری یعنی بەڕاستی ئەو خزمەت گوزاریانەی کراینە لە ئاستی خەبات و قوربانیدان و مێژووی ئەو شارە و ئەو خەڵکە تێکۆشەرەی نینە. ئەگەر سەیری هەموو سێکتەرەکانی ژام بکەین لە ڕواندز، ئەگە برێم یعنی بەڕاستی زیادە ڕێویم نەکردووە، بەشێکی زۆری ئی سەردەمی ڕژەی بەعسن هەر هیچ گۆڕانکاریان تێ نەکراوە. بەشێک لەو پرۆژانەی کە کراون ئی ڕێکخراوە خێرخوازیەکانن، ینی ئیدارەی ئەو سنوورەی بەڕاستی ڕواندز واری کردووە پەراوێزی خستووە لە دۆڵی ئاکۆیان تا ئێستا. ئەوەی ئەمن بەبیرم دێت خەستەخانەکان و خوێندنگایەکان هیچ سەردەمی ڕێکخراوەکانی NGOنە، ئەوانەی برێن ڕێکخراوە خێرخوازیەکان دروستیان کردێ. تا ئێستا فەرمانی بەنەعیەکردنی دۆڵی ئاکۆیان وەکو پێویست ئیشی لەسەر نەکرایە و دەرنەچووە. تا ئێستا ڕێگاوبانەکانی لەو ئاستەنینەکە خەڵک دڵخۆش بێ پێی، بۆیە خەڵک یعنی هەستەکە فەرامۆش کرایە. بە درێژایی مێژوو ڕۆڵەکانی ڕەواندز حکمی داسەپاوی ڕژێمەکانیان ڕەت کردوتەوە و لە پێناو خاچی کوردستان زیاتر لە 700 شەهیدیان داوە. ئێستا بە مافی خۆیان دەزانێن حکوومەتی هەرێم پرۆژەی خزمەتگوزاریان بۆ بکات لە بوارەکانی ڕێگاوبان و ئاو و کارەبا و تەندروستی و پەروەردە و ئاوەڕۆ و چەندان پێویستی تر تەنانەت لە سەنتەری ئەو قەزایەش ئەو گرفتانە هەن. لە ڕووی سێکتەری تەندروستی تەماشاکەین نەخۆشەخانەیەکمان هەیە ئی 50 ساڵی 50ەکانە تاکو ئێستا نەتواندرەوە لە ڕووی سێکتەری تەندروستی ئاو ئاوەڕۆ ڕێگاوبان ئەوانە گرنگی پێ بدرێت کە خەڵکی دەوروبەری شاری ڕەواندز دۆڵی ئاکۆیان کە بڕیار بوو گوندی ئاکۆیان بکرێ بە ناحیە تاکو ئێستا نەکراوەتە ناحیە دۆڵاکۆ کە تا 100 شەهیددایە بە هەموو شۆشەکان تقریبا 7 شەهیددایە تا ئێستانێکە ئاوێکی بەرامبەر ڕەوا نابینن، تا ئێستا خزمەت گوزارێکی بۆ ناکرێتن. زادەیەکمان لێ لە ساوسەکان لۆ پلینگان کردستۆڕانیە تا ئێستانەکە بنی وەیسری بەجێماوە. داواکارم لە حکوومەتی هەرێم ئەو فەرقوزدایەی کە لە مابینی هەیە لە مابین جیەکاندا ئەوە نەهێڵیتن. ڕواندز پایتەختی میرنشینی سۆران بووە تا تەواوبوونی حکمی میرنشینەکان. لە سەرەتای سەدەی 19ەمەوە لە سەردەمی عوسمانیەکان بووە بە قەزا. لە بەرامبەر ئەوەی شوێنێکی مێژووی و گەشتیاری و هەڵکەوتەیەکی گرنگ و سەرنجڕاکێشی هەیە، دانیشتوانەکەشی ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە ئاست داخوازی و پێویستی هاوڵاتیان خزمەتگوزاریان بۆ نەکراوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای ڕواندز.